پێنجەم شێواز تۆمەتبارکردنمان بەوەی وەڵامە ئاژاوانێنەوە، ئەمە فیتنەچین، ئەمە دینە گۆڕن. چێژ وامان پێڵە فرعون وقال فرعون ذروني أقتل موسى، لێم گەڕن با موسا بکوژم. ئەی چێ دەستی گرت بووی بە چێڵێ کە لێم گەڕێن هەموو دەسەڵاتێ لە بەردەستی توای. وەلیەدعو رەبەه، زۆر مەغرورانە و متەکەبرانە و خاوەن هێز هەموو ئێستا ژوا بە ئێماڵێنەوە. إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد. کاکە من خەمی ئەوەمە کە زۆر خەممە ئەترسمم کە ئەورا دینەکەتان پێ بگۆڕێ یا بکەوێتە خراپەکاری و ئاژاوەنانەوە لەسەر زەوی. چێ ئەم خراپەکاریانێتەوە؟ سەیدنا موسا یا فرعون بەرنامەکە چێیەکەوە بەرنامەی ڕاستە و خزمەت بە خەڵکە کاکە؟ چێیەکە خوا ئەناسێ و خوا ئەناسێنێ؟ ئەم داعیە ئیسلامیانن یا ئەوانن کە لەسەر سوڵتان ئەڵێ لە هەموو کەس موسڵمانترم.